حامەجەزا سیمبولی بەرزکردنەوەی ئاڵای هونەری کوردی لە پێناوخاک و نیشتیمان. حامەجەزا ساڵی 1949 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە بنەماڵەکەیاندا کەسانی دەنگخۆش و خاوەندەنگی بەسۆز هەبوون. حامەجەزاش یەکێک بۆ لەو کەسە دەنگخۆشانە کە هەر لە منداڵیەوە ئەو بەرەی تێدا دەرکەوت بوو. حاجی عەلی بەگ باوکی حامەجەزا کەسایەتێکی ناسراو و تێکۆشەر و چاکەخوازی شاری سلێمانی بووە. یەکێک بووە لە کەسایەتە کاریگەریەکانی شاری سلێمانی. حامەجەزا کوڕە گەورەی حاجی عەلی بوو کە ئەویش لەسەر هەمان ڕێژکەی باوکی ڕۆڵی کاریگەری لە نیشتمان پەروەری و پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا هەبووە. لە تەمەنی 19 ساڵیدا ژیانی هاوژینی پێکهێناوە و باوکی 6 منداڵە. لەو تەمەنەکەمەی تێیدا بوو ناوبانگی دەرکردبوو. بۆیە ساڵی 1970 بۆ ئاهەنگێک دەچێتە شاری هەولێر و پێشوازیەکی کەم وێنەی لێ دەکرێت. ماوەیەکی زۆر لە هەولێر دەژی و دواتر لە ساڵی 1970 بۆی فشارەکانی ڕژەمی بەعسەوە ناچار هەولێر جێدەیەڵێ و ڕوو دەکاتە شاخ و دەبێتە پێشمەرگە. هونەرمەند حەمەجەزا ساڵی 1969 بۆتە ئەندامی تیپی هونەر و وێژەی کوردی. هەر لەو ساڵەدا لەگەڵ هونەرمەندان حەمەی نێرگز، عوسمان عەلی، سەڵاح مەجید بەشداری چەندین ئاهەنگی موزیک و گۆرانی کردووە. ساڵی 1970 حەمەجەزا لەگەڵ تیپی باواجی کۆیا گۆرانی بیبی خانمی تۆمار کردووە. ساڵی 1970 بەرهەمێکی تری بەناوی عیشق و ئازادی هۆنراوی هێمن موکریانی لەگەڵ تیپی موزیکی هەولێر تۆمار کردووە. دواتر 4 گۆرانی تری لەگەڵ هەمان تیپدا بڵاو دەکاتەوە. لە ساڵی 1970دا 2 گۆرانی تر لەگەڵ تیپی موزیکی هەولێر تۆمار کردووە. سەرەڕای سەختی ژیانی شاخ و پێشمەرگایەتی بەڵام زیاتر تێکەڵ بەکاری هونەری دەبێت و دۆڵ و شاخ و گرد و گوندەکان پڕدەکا لە چریکە و هاواری کوردانی خۆی و سروشت و پێشمەرگا تێکەڵی هونەرەکەی دەکا. لە ڕۆژگاری شاخ و پێشمەرگایەتیدا کۆمەڵێک لە سرودی نیشتیمانی بۆ پێشمەرگە و خەباتی ڕزگاری خوازی کوردستان تۆمار کرد. دوای ئازادبوونی باشووری کوردستان گۆرانیەکانی حەمەجەزا لەگەڵ تیپی شەهید کارزان پاش تێپەڕینی بەهاری ساڵی 1991 حەمەجەزا ئاهەنگیانی مامۆستایانی لەگەڵ تیپی هونەری هەولێر لە شاری هەولێر ساز کرد. دوای ماوەیەک لەگەڵ خانەوادەکەی بەرە وڵاتی دانیمارک ڕۆیشتن و لەوێش بەشداری دایان چالاکی هونەری کردووە. ئەو هونەرمەندە وەک چۆن هەر چواربەشی کوردستان بە هونەرمەندی خۆی دەزانێ لە ناوخۆی باشووری کوردستانیش سەرەڕای شەڕی براکوژی دابڕانی هەولێر و سلێمانی بەڵام ئەو بە موڵکی هەموو باشوور مایەوە. ئەوەش لە مردنەکەیدا زۆر بەڕوونی ڕەنگی دایەوە. لە دوای ساڵانی 2000ەوە چەندین ئاهەنگی لە هەولێر، سلێمانی، کەرکووک، ڕۆژهەڵاتی کوردستان سازداوە و بەشداری دایان بەرنامەی ڕادیۆیی و تەلەڤیزیۆنی کردووە. ساڵی 2009 وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە شارە دێرینەکەی کوردان شارە خۆشەویستەکەی حەمەجەزای هونەرمەند کە تەمەنێکی زۆری لەوێ بەسەر بردبوو لە هۆڵی پێشەوەی هەولێر خەڵاتی ڕێزلێنانی بەخشی هونەرمەند و پێشمەرگە حەمەجەزا. لە سەردەمانی شاخ و شۆڕشدا دەنگی حەمەجەزا سیمبولی بەرگری ڕوبەڕووبوونەوە و ئیرادی بەرزی پێشمەرگە بوو. ئەو کاتێک گۆرانی هۆکاکی پێشمەرگەی دەسڕی ئیدی پێشمەرگەکانگیان لەسەر دەست پڵنگ ئاسا ڕوبەڕووی دوژمن دەبوونەوە و گۆرانەکانی حەمەجەزا دەبوو بزوێنەری هەستێکی جیاواز و ورەیەکی بەتینی دەدانێ کە تا ئێستاش ئەم گۆرانیە لەسەر وێرد و زمانی پێشمەرگەیە. ڕۆژگار تێپەڕی و نەخۆشی بەرەوکی هونەرمەندە گەورەی گرت و خستێ سەر جێگا. هێواش هێواش شێرپەنجە تەنگی پێهەڵچنی و دەستەی شەکەت و ماندووبووی گەروی پڕ لە چریکی ئۆقرایان گرت و لە چاوان و گێشکەون بوون تا ئێوارەیەکی تشرینی یەکەمی ساڵی 2010 دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت. حەمەجەزا چۆن لە ژیانیدا هەمووان سەرەڕای ناکۆکی جیاوازیەکان خۆشیان دەویست و لە دەوری کۆدەبوونەوە ئاواش بە مردنەکەی هەمووانی لە پرسەکەیدا کۆ کردەوە و ئەواوی کورد بە هەموو دەنگ و ڕەنگ و جیاوازەکانەوە بووی بە پەرۆشی چاو بە فرمێسک بوون. دوجار لە مەڕاستیمێکی شایستە و پڕ لە شکۆدا لە گۆڕستانی گردی سیروانی شاری سلێمانی بە خاک سپێردرا. كجال هاي قزدي لو خالوانم جيغاي هاي شودي بينا زانم جيغاي هاي شود بينا زانم جيغاي هاي شود